ئێمە لە تێکارە و لەگەڵتین چۆنی باشی بەخێر بێن سەرچاو ئەوە خەریکی چی؟ وەڵا وەک پیشەی ڕۆژانم خەریکی ئەرشیفکردن و وێنەگرتنی سروشتی شاری ڕوانزم بە تایبەتی سروشتی خەرن کە هەم دیمەنێکی جوانی هەیە هەمیش ناوناوبانگێکی هەیە لە زۆر خوێندراوە و لە زۆر ڕۆمان هەم کتێبێکی بە ناوی تەمی سەرخەرن هەمیش وەکو شعر لە یەکێک لە شعرە جوانەکانی نزار خەیلانی باس لە جوانی خەرن دەکا هەموو ڕوانزیش ئێرە بە ڕەمزی شار ئەزانن و ئێوارانیش خەڵک کە دێتە ئێرانە تەنها ئەو خەرەندە جوانە ئەبینن. چیرۆکی خۆت و خەرەندم بۆ باس بکە. ڕۆژانە من ئەگەر بەیانیەکەی یان ئێواران نێمە سەرخەرەن هەست دەکەم شەو کاسمەوە بێتاقەتە بم هەست دەکەم شتێکم لێون بووە. خەرەند ئیلهام بەخشە لە هەموو ڕوێکەوە بە تایبەتی زۆر جار ئێواران کە دێمە ئێرانە کۆمەڵێک کەسی هەستناسێک با بڵێ لەوانەی بە تایبەتی ئەگەر بڵێم عاشقن یاخود ئەوانی کە شت ئەنووسن لە بوارەی ژیان یاخود بەسەرهاتێک یا شتێکەوە منیش ئەم تێکەڵکێشی مابینی شعری کەسانی نووسەر و هەروها ئەو کەسانی کە ڕۆمان ئەنووسن شت لەسەر ئەنووسن هەروها لەگەڵ تێکەڵکێشی ئەو سروشت جوانەی ئەەکەم بۆ ئەو شتێکی جوانی دەربچێ شەوانش بڵاوی یەکەم. با پرۆفایلی بەڕێزت بزانم. من سعید ئەسەد عەلی ناسراوم بە سعید فەتحی تۆپچی لە ساڵی 1976 لەدایک بوومە مامۆستام لە قوتابخانەی بێرووی بنەڕەتی تێکەڵاو لە گەڕەکی نەورۆز ماوەی 15 ساڵە مامۆستام هاوکات قوتابی بەشی زانستە کۆمەڵایەتیەکانم قۆناغی سێ لە فاکەڵتی سۆرە. کاک سعید لەکەیەوە وێنە دەگرێت؟ وێنەگرتی من دەگەڕێتەوە ڕێک بۆ ساڵی 2005. ساڵی 2005 ئەو کاتێک کە لە یەکێک لە گوندەکان مامۆستا بووم بۆ یەکەمی جار دامەزرام هەستم کرد ئەو شوێنی کە من لێمە شوێنێکی زۆر دڵگیرە گوندێک بوو بە ناوی کەڵێتا یەکێک بلەو شوێنانە کە هەستمە کرد شتی تێدایە بەڵام دیار نییە. ئیدی وەکو حەز و خولیایەک هەم وەکو ڤیددیو هەمیش وەکو کامێرا ڕۆژانە وێنەی هەم قوتابیەکان و هەمیش سروشتەکەم ئەگەر ئیدی بۆ خولیایە کە هاتمەوە شاریش بەردەوام پێدا و تاوەکو ێستاش بەردەوام. کاک سعید فۆتۆگرافەری بۆتە بژێویت یاخود تەنیا حەز و خولیایە؟ من تەنها وەکو حەز و خولیایەک ئەمێ پەرەی پێ بدەم و بەردەوام لەسەری ئەگەر ناوەکو بژێوی ژیانی بیرم لەوە نەکردێتەوە لەبەرەوەی لەخوای بە زیاد بێ من هەم مامۆستامەوە هەمیش لەوانەیە داهاتێکی تریشم هەبێ هەندێک شیشێ بەڕعی خۆم ئەگەر بۆ داهات بۆ پەیداکردنی پارە بۆ لەوانەیە ئەو ڕغبەتەی نەبێ لای من. ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی وێنەگرتنی؟ وەکو کاتژمێر ڕۆژانە ئاگۆڕدە لە بەرێم هەم مامۆستام هەمیش قوتابی زانکۆم ڕەنگە و کاتانی کە دەرفەتم زیاتر ڕۆژانە بۆ ماوەی 3 ساعت تا 4 ساعت لە ناو بازار و لە نێو سروشدا ئەسوڕێمەوە بەڵام ئیدیکە ڕۆژانە بێ ئەرشیف ناچمەوە ماڵەوە چە ئەرشیفی سروشتی شار بێ یاخود خەڵکی شار کە نزیکەی 10 ساڵە ئەرشیفی ناوبازاری شاری ڕوانزەکە. یەکەم وێنە بە چ کامێرەیە گرتت؟ یەکەم وێنە ئەو کاتی 2005 ئەو کامێرام با بڵێن پێشکەوتوانە نەهاتبوون بە کامێرا کۆنەکان ئێستاش وەکو ئەرشیف ماومە ئەو کاتی فلیمە شۆرایەوە ئەو کردووە هەمیش ڤیددیۆم هەبووە ئیدی کە سەبر کاتمە ناو دنیای وێنەگرتن و حەز و خولیایەکەم زیاتر بوو ئیدی یەکەمین کامێرەکە کڕیم کامێرەیەکی کانون بوو ئێستاش وەکو کامێرە ماومە لە ماڵە وەکو جوانێک گوتمە تەقریبەوی تا ئێستاوە چوارەمین کامێرەیە هەموو کامێرەکانی ئەوانی کە بەکارم هێناون دواتر گۆڕیم نەفرۆشتونەوە وەکو ئەرشیفێک لای خۆم پێشمونەوە. کاک سعید لەسەر ستۆریەکیش دەکات؟ زیاتر لەسەر ژیانی خەڵک لەگەڵ ئەو سروشتەی با بڵێن کە ڕۆژانە بەرچاومەکەی بە تایبەتی لە گوندەکان ئێدی کە ژیانی تایبەتی خەڵک زۆر بەلای منەوە گرنگە ژیانی خەڵک کە ڕۆژانە وێنیانەگرم و یاخود لە ڕێگای ڤیددیۆوە تۆماریانەکەم. کاک سعید ئەم وێنانە وێنێت شوێنێکە؟ ئەوە تقریبا 2 ساڵ بەر لە ئێستا ژیراوە لە گوندێکە لە سنووری قەزای ڕوانز یەکێکە لە گوندە دڵگیرەکان بە ناوی گوندی بنمێردا زۆر لەو کەسانی کە لەو دۆڵەشن سەریان سوڕەمێنێک کە ئەوە لەو گوندە هەیە بەڵام ئەوەش سروشی شاری ڕوانزە
گەری خاڵەڕەشی پێڵێن گەری بێخاڵی پێڵێن و گەری کاولۆکانیش پێڵێن بەڵام زیاتر خەڵکی ڕوانز بەگەڕی خاڵەڕەش بەناوبانگە کاک سعید یەکەم جار بەچ وێنەیەک ناسرا زیاتر بەو وێنانەی کە سروش شاری ڕوانزە بەڵام دواتر کە گرنگجیمدا بە ئەرچیفی خەڵکی شار بە وێنەی کەسایەتیەکان و هەموو چین و توێژەکان و دواتر گرتە ڤیددیوەکان زیاتر ناسرام و بە تایبەتی لە ناو خەڵکو لە دەرەوە شستا با بڵێن خەڵکێکی زۆر پەیوەندی پێوەکە بۆ هەم بۆ ئەوای کەوێنەکانیان پێ بدەمی سوودی لێ ئەبینێن بۆ هەرچ مەبەستێک بێ بە تایبەتی قوتابیانیشی کە ئەویان هەیە ئیدی ئەو خەڵکەش کە ڕۆژانە ئەرشیفیانەکەم خەڵک بە حەزەوە چاوەڕێی ڤیددیۆی شەوانە ئەکا بەژمارە تا ئێستا چەند پێشانگات کردوتەوە تا ئێستا وەکو پیشانگە هەش پیشانگای تایبەتیم کردوتەوە هەش پیشانگای تایبەتیم کردوتەوە تقریبی لە چوار پیشانگای هاوبەشش بەشداریم کردووە لە دەرەوە پێشانگات کردوتەوە لە دەرەوە نەم کردوتەوە بەڵام بەرنامە هەیە بیکەمەوە ئامادەکاریشم کردووە بەڵام هەندێک ڕێگا جیراون لێ با بڵێن دەرفەت نەڕەخساوە گەنا هەم پیشانگام ئامادەیە هەمیش هەموو شتەکان ئامادەیە ئینشاڵڵا لە داهاتوو ئەیکەمەوە ناوی ئەو فۆتۆگرافەرم پێ بڵێ کە کاک سعید وەکو فۆتۆگرافەرێک سەرسامە پێی وەکو فۆتۆگرافەری سروش ناتوانم بڵێم فۆتۆگرافەرێکی تەنها ناوەکە بەڵام یەک لەو کەسانی کە زۆر پێی سەرسارم کرێسکە و شێرایەکە هەمێژن و هەمیش فۆتۆگرافەر بووە ئەو ساڵانی کە تەماشای ئەرشیفەکە یەکەم حەز و خولیام زیاترێ بێ بۆ وێنەگرت لاسایی ئەو ناکەیتەوە لە کاری فۆتۆگرافەر لاسای ناکەم بەڵام سوود لە ئەزمموی ئەو وەرەگرم تا ئێستا کاک سعید چەند کامێرای گۆڕیوە ئەوە چوارەمین کامێرەیە ئەم کامێرای ئێستا چەند وێنت پێگرتووە بەڵای ئەگەر بڵێم زیاتر لە 10,000 وێنەم گرتووە لەگەڵ ڤیددیۆ ڕەنگەر لەوانەیە خەڵکە گرێستا بمبینی بڵێ باوەڕ ناکەم بەڵام ئەمن ڕۆژانە وێنەی پێگرم شەوانە کەسمەوە ماڵی 120 تا 130 وێنەی پێگرم کەواتەوە 3 ساڵە پێمە 3 ساڵی حسابیەوە وردەکاری بکەی زۆرە فۆتۆگرافەری باش چێە؟ فۆتۆگرافەری باش ئەوەیە گوێ لە ڕخنەی خەڵک نەگرێ بەردەوام بێ لەسەر پیشەکەی ئیدی ئەو حەز و خولیای کە هەیەی بەردەوام بێ لەسەری وێنەگرتن چی بە کاک سعید بەخشیوە؟ تەنها خۆشیەک گرنگە وێ من بەرامبەر دڵخۆشەکەم چاوی بینەر تێرەکەم بۆ وێنەی سروشت و بە وێنەی خەڵک دوا قسەت وەکو فۆتۆگرافەرێک دوا فۆتۆم ئەوەیە من هەوڵ زۆر جار لە زۆر شوێنی دیکەش باسی ئەوم کردووە من حەزەکەم هەر کەسێک ئیمکانەتی هەبێ هەر کەسێک بە تایبەتی لە سەردەمی سادا کە سەردەمی تەکنۆلۆژیایە مۆبایل هەیە کامێرەی زۆر پێشکەوتو هەیە کامێرەی هەرزان هەیە من حەزەکەم هەموو کەسێک لە ڕێگای خۆی و لە گەڕەشی خۆی لە کۆڵانی خۆیەوە گرنگجی بوێنەدا چونکی ئەوەی ئەمێنێتەوە تەنها وێنەیە ئێمەش باوەکو وڵاتان سوود لە ئەرشیفی خۆمان وەربگرین سوود لە ئەرشیفی خۆمان وەربگرین بۆ ئەوەی وەکو وڵاتان ئەرشیفمان هەبێ بتوانین لە ئایندەدا سوود لەو وێنانە وەربگرین بۆ ئەوەی شانازی پێوە بکەین دەست خۆش خوداحافیز هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین ئێمە ڕۆیشتین.